بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. أو بكرة كم حادثي كردبو بردمانا خستخاني لوين در إيمالي زۆر یان لێ کرد بەڕاستی لە سبەینێتانی وڕانی مغەزێکیان نەدەدایە بەیەک مغەزی بەڕێیان دەکرد سێ چوار ڕۆژ ئەو هاماینەوە دەمگوت ئەو لە دکتۆرەکەی نەدەهات سەری لێ بدات یانی نەدەهات قسەی لەگە من کا من داچیتم وەزعەکەم لە بۆ باسکە دڵم زۆر دەترسا چیتی چی نییە هەتا کارمەندەکانی وێن دەرمەعاون تەبیەکان لە دکتۆرەکان زانیان ئەو ئیهمالێکی زۆری لێکرایە چون بە میدیریشیان گوت پاش چەند ڕۆژی هەر نەهاتەوە هەر هیچی لە بۆ نەکرد دوای بەخۆم ڕۆژێک چون بە ئەوە معاون تەبیەکانم گوت لە ئیستیعلاماتەکەی گوتمەوە لەوەی ئەوە دکتۆر لێ نایەت سەری لێ بداتن ئاخر ئەمن داکیمە دەمێ بزانم ئەو کوڕەی من چی ئەو چەند ڕۆژە لێرەی ناوها بە ئیهمالی وەزعیشی زۆر خراپ بوو یعنی ئەو خراپ بەربووەوە هەر بە من نەدەگوت چی نییە یەکسەر مدیرەکە قسەی لێ کرد گوتی ئەو داچی گلەی هەیە لۆ قسەی لەگە ناکە یعنی قسەی لەگە بکە بزانە وەزعەکە کووا پێویستی بە چییە وەڵا دیار بوو یەکسەر گوتی لۆ سەعات 3 عەمەلیاتی دەکەم هەر ئەو ڕۆژی لە بۆ سەعات 3 عەمەلیاتەکەی کرد بەس کوڕەکە زۆر هیلال بوو کە کردی بەڕاستی نەدەبا ئەوها ئیهمالی بکاتن پاش عەمەلیاتەکەش هاتی نەدەرێت چووینە عینایەت چەند ڕۆژەکی دوای وەزعی بڕێک باشتر بوو چوونیوە مارێ لە ماڕێ وەزعی زۆر تێکچوو بردمانە عیادەی وەزعی سۆنە ڕشتمان لۆی کرد ئەشعەمان لۆی کرد لەعنی لە خەستەخانەکەی ئیستفادەمان لێ نەکرد هینامانە میهرەبانی ئێستا ئەلحەمدوللا زۆر سوپاسی کاک دکتۆری دەکەین دکتۆر دلێر زۆر یارمەتی داین زۆر ئاگای لێ بوو زۆر سوپاسی دەکەین کوڕەکەم زۆر باش بووە ئەلحەمدوللا ئینشاڵڵا ئەوڕۆ دەردەچین زۆر سوپاسی دەکەین زۆر یارمەتیمەیدایە عەمەلیاتی فەتحی بەتنمان لێ کردیە ئەلحەمدوللا زۆر ئێستا وەزعی زۆر باش خوای بە زیادبووی زۆر سوپاسی کاک دکتۆر دلێری دەکەین و کارمەندانەی میهرەبانی ماشەڵڵا یعنی زۆر تەسەڕوفاتیان زۆر جوانە زۆر سەری لێ دەدەن یعنی بەخۆم ئێستاکە لێرەمە زۆر هەست بە ئەتمنانی دەکەم زۆر دڵم مرتاحە کە هاتمە ئێرانە ئەلحەمدوللا میهرەبانی دڵسۆزی و لێزانی